باس لە گۆڕانکاریەکانی کەشوە وەروا کاریگەری لەسەر ژینگە و لەسەر مرۆڤ دەکەین لەم پانێڵەدا کە لە هەڵەبجە سازکراوە باس لە کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهاکرا و کاریگەریەکانیشی لەسەر مرۆڤ چی بوون وردەکاریان بابەتە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کارزان عەبدوڵڵا ڕاگری کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سڵاو دەبێت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە دیاریکراوی ئەگەر باز لە گۆڕانکاریەکانی کەشوها و کاریگەریەکانی بکەین کاریگەریەکانی بە شێوەیەکی گشتی لەسەر ژینگە و لەسەر مرۆڤ چییە لە هەڵەبجە؟ سڵاوتان لێبێ بەیانیتان باش طبعاً یەکێک لە گرفتە گەورەکانی ژینگەیی کە ئێستا ڕوبەڕووی دنیا بووەتەوە ئێستا بۆتە خەمێکی گەورە لە دنیادا ئێستا هەر وڵاتە و پلانی کورتخایەن و درێژخایەن بۆ ئەو شتەدادەنێ بۆ ئەوەی بەرگری لە گۆڕانکاریەکانی بکە هەرچەندە ئەمە گۆڕانکاریێکی سروشتە و لێکەوتەکانی سفر نابێتەوە کاریگەریەکانی سفر نابێتەوە بەڵام ئەتوانین بە ڕێژەیەکی بەرچاو کەمیکەینەوە گۆڕانکاریەکان هیچ ناتەمەنی مرۆڤ و ژینگە بە جۆرێک زیادکەین. کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکان کە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە وەکو ئەرکێکی هەمیشەیی خۆی وەکو ئەرکێکی پیشەی و ئەکادیمی هەستا بە وروژاندنی ئەم بابەتە هەستا بە سازدانی پانێڵێک بۆ ئەوەی یەکەم خەڵکی لەو لە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا ئاگادار بکاتەوە ئەسڵەن باسی میکانیزمی ڕوودانی ئەم دیاردە بکات ئەم دیاردە بۆچی ڕوویدا ئایا چه پەیوەندێکی بە تاکەوە هەیە مرۆڤێک لە ماڵێکایە چه ڕۆڵێکی بێ بۆ دروستکردنی ئەم دیاردە و ئەم کارە ساتە ژینگەیە هەتاوەکو کۆمەڵ هەتاوەکو شار هەتاوەکو حکومەت و هەروەها هەوڵیشماندا بزانین کاریگەریەکانی لەسەر شاری ئێمە چۆنەوە چی بکەین وەکو پلانێکی کورتخایەن و درێژخایەن ئێمەش وەکو وڵاتان ڕوبەڕووی ئەم دیاردە بینەوە بەڕاستی ئەگەر ڕوبەڕووی نەبینەوە ئێمە ئەتوانم بڵێم ئەبینە قوربانی هەم وڵاتەکەمان هەم شارەکەمان هەم ماڵەکەمان ئەبێتە قوربانی یەکێک لەو کاریگەریانی کە هەیەی گۆڕانی کەشوهەوا مەسلەی بەرزبوونەوەی پلەی گەرمیە جا پلەی گەرمی چۆن بەرزە بێتەوە طبعاً لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤ کاتێک مرۆڤ ئەم چالاکیە جۆر بە جۆرانە ئەکا بۆ پەیداکردنی بژێوی بۆ زیادکردنی سەرچاوەکانی بژێوی بۆی بمێنێتەوە لە ئەنجامی ئەم چالاکیانە کۆمەڵێک گاز کۆمەڵێک دەرهاویشتە دەداتە بەرگە هەوای زەوی لە ناو ئەوانەدا CO2 گازی دوانۆکسیدی کاربۆن گازی ئۆکسیدەکانی نایترۆژین و سەلفەر هەروەها گازی میسان هەروەها هەڵمی ئاو ئەمانە کۆمەڵێک چالاکین کە کۆمەڵێک گازن کە لە ئەنجامی هەموو چالاکیێکی مرۆڤە هەموو چالاکێک مرۆڤ دەکات تەنانەت لە کاتی هەناسەدانیشە ئەم چالاکیانە دروست دەبن دەچنە بەرگە هەواوە کاتێ ئەم گازانە زۆر دەبن لە بەرگە هەوای زەویدا گەرمی دەگرن کە گەرمیان گرت ینی کە گەرم بوون ئەو کاتە پلەی گەرمی زەوی بەرز دەبێتەوە کە پلەی گەرمی زەوی بەرز بوویەوە شتێک کە پلەی گەرمیەکەی بەرز دەبێتەوە بە تەواوی کار لە میکانیزمی کارکردنی دەکات ئێستا ئەم دیاردەیی کە دروست بووە کار لە هەموو کونجێکی ژیان دەکات هەر لە گەردێکا کە لە ناو خاکایە لە ژێر زەویدا کاری تێ دەکات دکتۆر بەڵێ عفو دکتۆر ببوورە لە پانێڵەکەدا توێژینەوەی تابێت بە کاریگەریەکانی گۆڕانی کەشوها لە هەڵەبجە لەسەر تەندروستی مرۆڤ کاری لەسەر کرابوو توێژینەوە هەبوو ئەگەر هەبوو کاریگەریەکەی چۆن ئاماژی پێکرابوو چۆن باسی لێوە کراوە لە پانێڵەکەدا پانێڵێکی ڕۆشنبیری بوو پانێڵی ئەوە نەبوو کە توێژینەوە نەخێر هیچ توێژینەوەیک ئەوە نەکرا بەڵام پانێڵێکی ڕۆشنبیری و ئاگادارکردنەوە بوو دەستنیشانکردنی گرفتەکان بوو بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی یەکێکە لە دەرهاویشتە زۆر سەرەکیەکانی گۆڕانی کەشوهەوا کاتێکە لە پڕێکان نەخۆشی بڵاو دەبێتەوە ئەو نەخۆشیە جیهانی کە بڵاو بوویەوە 1-2 ساڵ پێش ئێستا نەخۆشی کۆڤید یەکێک بوو لە لێکەوتە گەورەکانی گۆڕانی کەشوهەوا نەخۆشی کۆلێرا کە ساڵانە بە هاوی نابڵاو دەبێتەوە و هەروەها کۆمەڵێک نەخۆشی مشەخۆری کە بڵاو دەبێتەوە ئەمانە هەمووی لێکەوتەی گۆڕانی کەشوهەوان کاتێک کە پلەی گەرمی بەرز ئەبێتەوە ئەم میکرۆبانە زیاتر گەشایەکەن کە زیاتر گەشایەکەن شوێنیان دەگۆڕن شوێنیان لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگۆڕن شوێنیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕن ئەمانە هەمووی دەبێت ڕێگریان لێ بگرێت دەبێت چۆن لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیان لەگەڵ ئەم گۆڕانکاریە ئێمەش بڕۆین یەکەم هۆشیاریمان زیاد ببێ بۆ ئەوەی ڕێگری لێ بکەین دووەم بۆ ئەوەی بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە باشە کەواتە دکتۆر ئەگەر سەرەتا بێیتە سەر خۆگونجاندنەکە لەگەڵ ئەم گۆڕانکاریانی کەشوهەوادا چۆن خۆت ینی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانی کەشوهەوادا بگونجێنێ میکانیزم و ڕێگەکان چین بۆ خۆگونجاندن
یەکێک لە لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا کەمبوونەوەی ئاو وشکە ساڵیە باشە ئێمە وەک لە راپۆرتەکە ئاماژە و پێکرد یەکێکین لە وڵاتانی کە زیاتر لە 180 ئاو مڵکی خۆمان نییە یعنی لە ناو وڵاتەکەی خۆتا دروست نابێ کاتێک کە ئەم ئاوە لە ناو وڵاتەکەی خۆتا هەڵنەقوڵا لە شارێکی ترەوە لە وڵاتێکی ترەوە لە ناوچەیەکی ترەوە بۆ دێ ئەمە پێویستە بەڕێوە ببرێ هەرچەندە ئێمە لە پانەڵەکە ئەومان باس کرد کاتێکە لە کوردستانە ئێستا تا ئەم دەقەش ئێمە قسەکەین تا ئەم ساڵە تووشی نەبوونی سەرچاوی ئاوی نەبووین ینی بەپی پێویست ئەومانەیە بەڵام گرفتەکە لە بەڕێوەبردنایە ئێمە ئەبێ ئەم دیاردەیە کە لە دنیا بڵاو بووەتەوە و کاریگەریەکانی ئێستا دەرکەوتون ئەبێ فێری بەڕێوەبردننی ئاومان بکە ئەبێ فێرمان بکات چۆن ئەو سەرچاوە ئاویانی کە هەمانە چۆن مامەڵی لەگەڵا بکەین یەکەم جار بە فیڕۆ نەدانی دووەم جار بە دروستکردنی بەندا و سێەم جار کە خاڵێکی زۆر مهمە پێویستە حکوومەت بەجددی ئێستا بیری لێ بکاتەوە کاکە ئەو ئاوەی کە لە شارێکەوە دەرئەچێ و پێی دەوترێ ئاوەڕۆ ئەمە ئاوەیەکی خراپ نییە ئەمە سەروەتێکی نیشتیمانی ئەمە پێویستە ئێمە بۆ دووشت بەکاری بێنین یەکەم بۆ کوشت و کاڵ ینی ئەتوانین پاکی کەینەوە اینجا بۆ کوشت و کاڵ بەکاری بێنین بۆ ئەوەی نەک وەک ئێستا هەر بە پیسی بۆ کوشت و کاڵ بەکار بێت و بێتە هۆی دەردوو بەڵا پاکی کەینەوە بۆ کوشت و کاڵ بەکاربێنین بە دەرەجەیەکی باشتر پاکی کەینەوە ئەتوانین بۆ خواردن بەکاربێنین ئاخور لە وڵاتانی دنیا زۆرینەی ڕێژەی ئەو ئاوەی کە شارێک دەیخواتەوە بۆ نمونە لە لەندەن لە 170 ئەو ئاوەی کە خەڵکەکان دانیشتووی لەندەن دەیخواتەوە ئاوی ئاوەڕۆیە ئەوەی ئێمە پێڵێن ئاوەڕۆی و هیچ حسابێکیشی بۆ ناکەین ئەمە دەستگرتن بە ئاوەیە ئێمە لە حاڵی ئێستاە وەزعمان باشە لە ڕووی سەرچاوە ئاویەکانەوە ئەی 10 ساڵی تر ئەبێت چیمان لێ دێ ئاخۆر ئێستا لە عێراق بەگشتی وەزعی باشتی من باسی کوردستانم کرد عێراق بەگشتی دوو سەرچاوی سەرەکی ئاوی هەیە ڕووباری دیجلە و فرات ئێستا ئەوا لێ ئەگیرێتەوە بۆتە وەرەقەیەکی سیاسی بۆتە قەزیەیە کە بەکاری دێنن ئاوی نادەنێ خۆ ئەو وڵاتەش خۆی ڕوبەڕووی کەم ئاوی بۆتەوە بۆیە بەکاری نایەنێ بەڵام ئەو دەسەڵاتە ڕەهایی نییە کە دەست بکرێ بە سەرچاوەیەکی ئاویە کە بۆ وڵاتێکی تر دەڕوا ئەمەیە ئێمە ئەبێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەو کارە ساتەی کە بەڕێوەیە باشە دکتۆر لە پانێڵەکەدا ڕێگە چارەسەرەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا چۆن باسی لەسەر کراوە جگە لە خۆگونجاندەکان ڕاستی یەکێک لەو چارەسەرانی کە باس ئەکرێ لە مەسلەی ژینگە مەسلەی هۆشیاریە هۆشیاری نەبوو هیچ ناکرێت چونکە من لێرە ناشارمەوە ناکرێت ئێمە هەر هەڵەیەکی ژینگەی ڕووبدا و ڕووبکەینە حکوومەت و ڕووبگەینە دەستگا پەیوەندیدارەکان کاکە کوژانەوەی گڵۆپێک لە ماڵێکە کاتێک پێویستت پێی نییە ئەمە کاریگەری باشی دەبێت بۆ درەنگ گۆڕانی کەشوهەوا کاتێک کەشوهەواش درەنگۆڕە من گڵۆپێ دەکوژێنمەوە تۆ یەکێکی تر ئەو یەکێکی تر ئەو یەکێکی تر بەمە هاوکاری ئەەکەین کە کارەساتەکە تەخیر بێ لە سروشتا ئەم شتانە هەر ڕوو دەدەن بەڵام ئەتوانین تەمەنی درێژکەینەوە ئەوانەی کە پەیوەندی بە تاکە هۆیە پێویستە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئاواکە کە ئێمە هێشتا فێری ئەو کەلتورە نەبووین و چۆن مامەڵە لەگەڵ خەزنکردنی ئاوی بارانا دەکەین و چۆن مامەڵە لەگەڵ ئەو شەخەڵا ئەکەین کە هەیە کە هەمووی کاریگەری ڕاستەوخۆی بۆ زیاد بوون و گەرمبوونی گۆی زەوی هەیە و چۆن مامەڵە لەگەڵ ئەو وزەیەی کە لە ماڵی خۆمان بەکاردێنین اینجا باگلەی لە دەسەڵات بکەین طبعا دەسەڵاتیش ڕۆڵی هەبێ ئێستا لە دنیا بەردەوام بە ڕۆژانە ژمارەی ئەو وڵات و شارانە کەم دەبێتەوە کاتێک کە پشت دەبەستنە سەر بەکارهێنانی مۆدیلی کۆن بۆ وزە چونکە ئێمە بەبێ وزە ژیانمان بەردەوام نابێ بەبێ خۆراک ژیانمان بەردەوام نابێ بەڵام ئێستاش ئەم مۆدیلە کۆنە پشت بەستن بە مۆدیلی کۆن بۆ وزە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر ژینگە و لەسەر بەرزبوونەوەی پلەیگەرمی و لەسەر گۆڕانی کەشوهەوا ئێستا خەڵک وزەی نوێ بەکاردێنێ ئێستا خەڵک وزەی سەوز بەکاردێنێ وزەی هەوا بەکاردێنێ وزەی ئاو بەکاردێنێ وزەی ئەتۆمی بەکاردێنێ بۆ بەکارهێنانی بۆ ئیسفادەکردن لە وزە ئەمانە پێیان دەوترێ وزەی پاک کاتێک کە ئەم وزەیە بەکارهێنا زۆر تەخیرتر دەبێ گۆڕانی کەشوهەوا بەتایبەتی لەسەر ناوچەکانی ئێمە خاڵێکی تر هەیە با بەسەریا تێنەپەڕم مەسەلەی سەوزکردن مهمترین نقطەیە بۆ دابەزاندنی پلەیگەرمی کاکە ئێمە سەوزکردن لە وڵاتە کاتێک دەبینین هەم خۆشبەختانە خۆشحاڵانە هەم حیزبیش و هەم حکوومەتیش بەردەوام لەسەر خەتن بۆ ئەوەی دابینکردنی سەوزایی دابینکردنی دابینکردنی ئەمانە ڕۆڵی زۆر بەرچاویان هەیە بۆ دابەزانی پلەیگەرمی بەڵام نازانین چۆن بەڕێوەی بەرین کاتێ سەددار ئەنێژین دوای ساڵێک یەکدانیان سەوز نەبووە یعنی کەلتوری بەخێوکردنمان نییە وا ئەزانین هەر چاندنەکەی ئەساسە دووەم چ جۆرە دارێک بڕوێنین بۆ کەشوهەوای ئێمە بەڕاستی سەوزکردن و گۆڕانکاری لە وزا لە مۆدیلی کۆنەوە بۆ وزەی سەوز و مۆدیلی نوێ کاریگەری زۆر باشیان هەیە کە لەو پانێڵا بە تەواوی شەنوکە وکران بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر کارزان عەبدوڵڵا ڕاگری کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکیەکانی هەڵەبجە سپاس بۆ کاتبەخشینت